دوایین ئامادەکاریەکانی تیپی تازە پێگەیشتوانیانەی هەولێرە بەو خولی نایابی عێراق تیپەکە ماوەی زیاتر لە 5 مانگە ئامادەکاری بۆ ئەم خولە دەکات. وەرزی ڕابردوو بۆ یەکەم جار بەشداری کرد، بەڵام دوای ئەوەی نەیتوانی بە دوو یاری چوون و هاتن بربەستی نەورۆز ببڕێت بگاتە قۆناغە گرنگەکانی خولەکە. ئەمساڵ باشتر ئامادەکاری کردووە تاوەکو لە تیپە ڕکابەرەکان بێت. بەڕاستی ئەمە ئەوسار ئامادەکارێک باشمان کردیە کە لە پارسار دووگەمە بوو چون هاتم بوو کە ئامادەکارمە چی ئەوسار نەبوو. ئەوسار ئامادەکارێک تەوامان کرد تقریبن ماوەی 5 مانگە خەریکە و تیپەینە لەخۆی بەزیات تیپەچی باشمانەوە کردیە، بەڵام بۆی تاجیلبوونەوەی یعنی کەتینە ناو گەرمایەکی زۆر یعنی بەڕاستی ئەوش کێشەیە لە یاریزانەکان کە سعات کاتژمێر 5 دەڕوە ئەو کێشەی گەورەیە لە بۆ هەم تیپەکان نەک لە بۆمە. بڕاستی لە 5 تیپێک دێ بەمەڕە یاریەکان چون و هاتنە دوو تیپش سەر دەکەی. بەڕاستی تیپەکەی ئەمە بۆ ملانەیاتینە بۆ منافەسە ینی بۆی نییە بە تەنیا بەشداریکردن بی و بەشداری بکەین. سوپاس بۆ خواتی بەچی باشمان ئامادەکرێت، سوپاسی دەستی کارژێری دەکەین سەرۆکی یانە سەرپەرشتیار تیپکە هەموو لەگەرمە ئێمە مادینە ئیشەڵڵا لەوەی وانە دەبین باشیاری دەکەین و تیپەچی باش دەبینین. تیپی تازە پێگەیشتوانیانەی هەولێر با نزیکەی 30 یاریزانەوە دەچێتە نێو ڕکابەریەکانی خولەکە. یەکەم یاریشی لەسەر یاریگای دووەمی خۆی دەبێت لە ڕۆژی پێنجشەمە و لە کاتژمێر 5 ئەوارە بەرامبەر حدود. ئامادەکاریەکانمە بەسڕی ئەو ماوەی ئەوە کردێت تقریبانەوە 7 مانگ دەبیت لەمە ئامادەکاریمان کردیا. برین بە پاڵ پشتی مدەڕیبەکانمان دەستە ئیداریەوان هەموو ئەوە بوونە. برین ساڵی ڕابردوو برین ئەوە دەرفەتەش کەممە لە پێش بەس ئەو سار برین ئیشاڵڵا ئامانجەکەمان دەپێکین و ڕقمێکی گەورە دەبین لە دەوریەکە ئیشاڵڵا. ئێمە وەکتی تازە پێگەیشتوانیانەی هەولێر ئامادەکاریەکی باش دەکەین ئیشاڵڵا سەر دەکەین بۆ قۆناغی داهات و وەرزی هاوینیش گەرمە بەڕاستی، بەڵام هەوڵ دەدەین سەرکەوین بۆ قۆناغی داهات. خولی نایابی عێراق بۆ ئاستی تازە پێگەیشتوان بە بەشداری 18یانە کەوا بۆ 3 کۆمەڵە دابەشکراون بەڕێوە دەچێت. هەولێر و نەورۆز لە کۆمەڵەی دووەمن شان بە شانی زەوڕا و قووەتزەوی و حدود دوای ئەوەی یانەکان با شێوازی چوون و هاتن ڕوبەڕوو یەکتر بوونەوە لە هەر کۆمەڵەیەک دوو یانە دەگاتە قۆناغی کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.